کەرکووک بڕیاری خۆی دەدات. سبەی سێشەممە کەرکووکیەکان لە کەرکووک و شارەکانی دیکەی هەرێمی کوردستانەوە بەرەو سندوقەکانی دەنگدان دەچن و بڕیار دەدەن کێ لە 4 ساڵی ئایندا دەبێتە نوێنەریان لە پەرلەمانی عێراق. بەهۆی سروشتی پێکاتەی نەتەوەیی و جێبەجێنەکردنی مادەی 140 دەستوری عێراق و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە کە هاوسەنگی هێز لەو شارە گۆڕا سەرڕای زۆرینەی ژمارەی کورد، بەڵام لە ئیدارەدانی شارەکە عەرەب باڵا دەستە، بۆیە چاوەکانی کورد لەم هەڵبژاردنەش لەسەر کەرکووکن. هەموو هەڵبژاردنێک بۆ کورد لە کەرکووک چارەنووسازە. لە کاتێکدا لەم چەند ساڵی ڕابردووش لایەنە عەرەبیەکان بە هێزێکی زۆر و پاڵپشتیەکی دارایی گەورە ڕوویان لە کەرکووک کردووە و لە هەڵبژاردنەکاندا مەترسی زۆریان دروست کردووە کە زۆرترین نوێنەرایەتی بەدەست بهێنن. هەرچەندە لەم هەڵبژاردنە چەند لایەنێکی سیاسی کوردستانی بڕیاریاندا لە پێناو پەرتەوازنەکردنی دەنگی کورد لە کەرکووک لیستیان نەبێت، بەڵام هێشتا چەند حیزبێکی بچووک هەن لیستیان هەیە و ئەگەر یەوەی هەیە چەند هەزار دەنگێکی کورد لە کەرکووک بسووتێنن. لە بەرامبەرەوەشدا پارتی دیموکراتی کوردستان بە بەهێزی و بڕوتینێکی زیاترەوە خۆی بۆ ئەم هەڵبژاردنە ئامادە کردووە و بەهێزترین کاندیدیشی کوڕە پێشمەرگەیەکە لە بنەماڵەی شەهیدان. بۆ خولی شەشەمی پەرلەمانی عێراق پارێزگای کەرکووک 12 کورسی گشتی و 1 کورسی کۆتای کریستیانەکانی دەبێت و لایەنە کوردیەکان لەو پارێزگایە شەڕی ئەوە دەکەن بەلایەنی کەمەوە 8 کورسی بەدەست بێن و بۆ ئەوەی جارێکی دیکە ڕێژەی کورد لە شارەکە بە زۆرینە تۆمار بکەنەوە. ئەمە مانجەی کوردیش لە کەرکووک پەیوەستە بە ڕێژەی بەشداری کەرکووکیەکان لە پرۆسەی دەنگدان لە ڕۆژی 11 بە تایبەتی ئەو کەرکووکیانەی کارتی دەنگدانیان کەرکووکە و لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان نیشتەجێن کە ئەو ڕۆژە بگەڕێنەوە شارەکەیان و دەنگ بە نوێنەرێکی ڕاستەقینەی خۆیان بدەن.